نواخان بەخێر هاتیت. زۆر سپاس. بەیانیت باش ئەرکت کێشا بەم جۆ و سارد و سەرمایە. زۆر سپاس. زۆر سپاس بۆتەوە. نواخان گوێت لە هاوکارمان پامنێرمان بوودارە باسی لەو کرد کە زۆرترین پێداویستەکان لە ئێستا تاکە گرنگە بۆیان بە تایبەتی کە زۆر فۆکسیان لەسەر منداڵانە شیری منداڵە هەروە گەرمکەرەوەکان بەڕاستی لە ئێستادا سەرما و سۆڵێکی زۆر وەک دەزین لە وەرزی زستاندای هەروە خواردن جل و بەرگ لە دوێنەوە کە ئەم کەمپینە سازکراوە بۆ کۆکردنەوەی هاوکاریەکان هیچ کام لەمانە پێشکەش کراوە بۆ ڕۆژئاوا؟ بەڵێ بێگومان زۆر سپاس بۆ میوانداریتان. کەمپینی یەک زەنگ بۆ ڕۆژئاوا کە کەمپینێکی هاوبەشی دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی ناوپارێزی کوردستانە. کەمپینەکە ئەو بابەتەی کە لە کەمپینەکە کۆکرێتوانێ بریتە لە بڕی پارە. بۆچی بڕی پارە کۆکەینەوانێ لەبەرەوەی ئێمە لەوانەیە ئێستا لەبەرەوەی شەڕ کۆبۆتەوە لەگەڵ ئاوارە بوونا لەوانەیە کۆمەڵێک ڕووداوی زۆرمان هەبێ کۆمەڵێک پێداویستی زۆرمان هەبێت کە نەتوانین لە ڕێی کەلوپەلەوە کۆی بکەینەوانێ بۆ منە لەوانەیە کۆمەڵێک پێداویستیمان هەبێ بۆ مناڵەکان بۆ خێزانەکان لەوێ نەتوانین لە ڕێی پێداویستیەوە کۆی بکەین لە ڕێی کەلوپەلەوە کۆی بکەینەوانێ بۆیە بۆ ئەو مەبەستە ئێمە چی یەکەین ئێمە بڕەپارە کۆکەینەوانێ و دواتر ئەم بڕەپارە ئێمە خۆمان ئۆفیسمان هەیە لە قامیشوری لە ڕێنوێنەری خۆمانەوانێ ئەتواندرێ ئەو پێداویستیانی کە بۆ نمونە لە ڕۆژئاوا پێویستە بتواندرێ بکرێت بۆ خەڵکی ئەوێ بۆیە لە کەمپینەکە بڕەپارە کۆکرێتەوە کە لە دوێنێەوە دەستی پێکردووە. بەدەمەوە هاتنی خەڵکو و سەرمایهداران و خێرخوازان چۆنە بۆ ئەم بەڵێ بێگومان بەدەمەوە هاتنی خەڵک زۆرە لەبەرەوەی وەڵامدانیوەکی ئەرێنی زۆر باشیان هەیە و هەمویان ئەیانوێ ئەو هاوکاریە بگەێنن هەنێک کاتەگەر هاوکارێکە زۆر بچووکیش بێت بەڵام ئەوەیە کە ئەیبینین کە خەڵک زۆر بەدەمەوە هاتنێکی باشی هەیە و کەمپینەکە تەنها لە ناو شاری سلێمانی شانیە لە ناو چۆنی لە چەند شوێنێکی جیاوازای لە چەند شار و شارۆچکێکی جیاوازیشەیە لە هەموو ئەو شوێنانش وەڵامدانەوەی زۆر ئەرێنی ئەبینین و بەدەم هاتنێکی باشە بینین لەلایەن خەڵکەوانێ لە شارەکانی دیکەشدا تاناون. بەڵێ ئێستا بارەت بۆ سندوقانی کە دانرا بەڵێ ئەوانە چین؟ بەڵێ ئێمە سندوقەکان ئێمە خۆمان دوو ڕێگەمان هەیە بۆ کۆکردنەوەی بڕەپارەکە ڕێ ئۆنلاینمان هەیە کە لە ڕێگەی ئەکاونتەکانی FIB-ەوە ئەکاونتی بانکیەوە پەیپاڵەوانێ و هەروەها ڕێگەیەکی ترمان هەیە کە لە ڕێی سنووقەکانەوەی کە دامانناوە سنووقەکان لە شاری سلێمانیا لە چەند شوێنێک دانراوە و هەروەها لە کۆیە دانراوە لە کەلار دانراوە لە دەربەنی خان لە خانەقین و لە شۆڕش لە چەمچەماڵ دانراوە کە لە ناو سنتەرەکانی چالاکی گەنجانی ڕێکخراوی ناوپارێزا دانراوە بە هەمان شێوە ئەمڕۆژ سنووقێکی ترمان زیاد کردووە کە لە کەرکووکە کە لە سنتەری ڕۆشنبیری کەرکووکی شا سنووقێکمان داناوە ئەمە مەبەستەکەی چیە بۆ منە بۆ ئەو کەسانی کە لەوانەیە نتوانن لە ڕێی ئۆنلاینەوە بڕەپارەکە بگەێنن ئەتوانن لە ڕێی سنووقەکانەوانێ بێن سەردانی شوێنەکە بکەن و ئەو هاوکاریانی کە هەیەە خەڵکەکانی ئەو ناوچێش بتوان هاوکارەکانیان بگەێنن. باشە خاتونوان لە ڕۆژئاوا بەڵێ هیچ کەسێک یاخود لایەنێک لەوێ دانراوە بۆ چاودێریکردنی ئەوەی کە بۆ منە ئەم بڕەپارەی ئەگەنرێتە ڕۆژئاوا. بەڵێ داراش باسی کردین کە چیان پێویستە. بەڵێ بۆ ئەوەی ئەو بڕەپارێ بدرێ بۆ کەلوپەلانی کە ئەوان ئەو شتانی کە پێویستیانە هیچ کەس لایەنێگەی لەوەیە کە بتوانێت سەرپەرشتی ئەم بابەتانە بکەن یاخود پارەکە دابشکەن بە سەرماوەکانە. بەڵێ ئێمە نوێنەرمان هەیە کە ئێمە ئۆفیسمان هەیە لە قامیشلۆ کە جۆنالیستافی ڕێکخراوی ناوپارێزی کوردستانی لەوێ نوێنەرمان هەیە کە هەروەها ئەم نوێنەرەمان بە هاوبەشیش لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەیە کە هاوبەشمانن کە بەردەوام راپۆرتمانێنەوەی ئەم بڕەپارەیە ئەنێردرێ بۆ ئەوان ئەم ڕەپارە ئەنێردرێ بۆ ئەوان وە بەپێی پێداویستیەکان هەر شتێکە توانیمان لە ڕۆژئاوا بیکڕین و توانیمان دەستمان بکەوێت لەوێ ئەیکڕین و هەروەها پێشکەش بە خەڵکرێ بێگومان بەو راپۆرتانی کە بۆمانێتەوە بۆ پێداویستیانی کە ئەزانین بۆ ئەوێ گرنگە هەر شتێکیش کە زانیمان بوونە لەوانەیە لەوێ دەستمان نەکەوێت لێرە لە ڕێی لیژنەیەکەوە بابەتەکە ئەکردرێت و ئەمەش دواتر هەمووی راپۆرت بڵاو ئەکرێتەوە بە شەفافێت بابەتەکە ئەکرێت و دواتر لە ڕێی لیژنەیەکەوە شتەکان ئەکردرێت و ئەنێردرێت بە ڕۆژئاوا بەڵام بێگومان لەوێش و لێرەش هەر لیژنەیەکی دارایی دروستکراوە بابەتەکە. باشە خاتونە بێگومان لەم سەرماوە سۆڵەیە بە تایبەتی بۆ منداڵان لە شوێنێکی وەکو قوتابخانەکان یاخود مزگەوتەکان کۆبنەوە ئەمە ئەگەر یەوەیە کە زیاتر تووشی نەخۆشی بن بەتایبەت لە پەتاکان یاخود هەندێک لەوان نەخۆشی درێژخایان یانێ ڕەنگە پێویستیان بە چارەسەری بەردەوام بێت وەکو بڵێن شەکرێتی ڕەنگە دەرمانی لێ ببڕێ یاخود هەیە بوو نەغەسلی گورچی لێ ئەم بابەتانە نەخۆشی زۆرە چی کراوە بۆ ئەمانە یاخود ئەم بڕەپارەی کە کۆ دەکرێتەوە لەوێ نوێنەر هەیە بۆی بتوانن ئەم بڕەپاریان بۆ بدەن بە دەرمانێک یاخود چارەسەرێک یاخود بەگشتی چۆن هاوکاریتان کرد؟ بەڵێ بەداخۆ بەڕاستی ئەم حاڵەتی کە ڕوویاوە نەقسێک و کەمی و بۆشایەکی زۆر گەوری دروست کردو لە هەموو لایەنەکانە هەم لە لایەنی تەندروستیە هەم لە لایەنی پەروەردەییە هەم لە هەموو لایەنەکانی ترا لە پێداویستیەکانە و بێگومان حاڵەتێکی تریش کە ئێمە ئەیبینین ئەوەیە کە بۆ هەنێک کات مناڵ لە خێزانەکەی جیابێتەوە مناڵ لە خێزانەکەی دا ئەبڕێتەوانێ کە کۆمەڵێک بابەتی زۆر و کێشەی زۆر دروست
دروستی کرد و ئەمانە بەڵام بێگومان وەکو باسم کرد ئێمە هەموو ئەمانەمان لەبەر چاوگرت و بەردەوامیش ڕۆژانە راپۆرتمان بۆیەتەوانێت کە بزانین بە تەواوەتی پێداویستیەکان چییە و هەر ئەو مەبەستەش بوو کە ئێمە بڕیاری ئەوماننا لە بریەوەی کەلوپەل کۆبکەینەوانێ بین بڕەپارە کۆبکەینەوانێ لەبەرەوەی لەوانەیە ئەزانین ڕووداوەکە هەموو کاتێک لە گۆڕانکاریایە لەوانەیە پێداویستێک ئەمڕۆ بتوانێت بەشێکی تر پڕ بکرێتەوانێ بۆی ئێمە پێویستە ئاگامان لەو بێ کە بزانین چ شتێکەیە کە زۆر گەورەی و چۆنڵی بە کەلوپەل ناتوانین کۆی بکەینەوەنە بۆیە بڕپار هەیە و بێگومان ئەمر ئێمە بەردەوام لەگەڵ نوێنەرەکانمانین لە ڕۆژاوی کوردستان بۆی بتوانین کە ئەم راپۆرتانە وەربگرینەوەنێ و بەپی ئەوە پێداویستیەکان گاردنی پارەکەش ئاسانترە بێگومان گاردنی پارەکەش ئاسانترە بێت و بێگومان ئەزانین کە لە ڕۆژئاواش چی پێویستە لە ناتوانانی بۆ نەها هەمومان تەنها یەکشت بنێرین بەڵکو ئەزانین بالفعل چی پێویستە بۆ خێزانەکان چی پێویستە بۆ مناڵەکان چی پێویستە و ئەتوانێ و بڕپارێ بۆ بەکاربهێنین بەڵێ قسێکی تری ژێنواخان گویا لەوێ کەلوپەل لەوێ هەرزانترە لە چاوێرە بەڵێ ینی ئەمە ڕاستە ئەتوانین ئەمە بڵین ئەتوانین بەو بڕەپارێ زۆرترین کەلوپەل لە ڕۆژئاوا بکڕێ بۆ بیکە کەلوپەل لەوێ هەرزانترە بێگومان ئەتوانین بەڵامی تر لەوانشە هەنێشت هەبێت هەنێشتی بۆ نمونە ئەتوانین بڵین پسپۆڕی یاخود تەخەسوسێ بە تایبەتی لە بواری تەندروستیە کە لەوانەیە نەتوانین لەوێ دەستمان بکەوێت لەو حاڵەتەیە وەکو باسم کرد لیژنێکی شێ لێرە کە شتەکان لێرە و ئەکڕدرێت و ئەنێردرێت بۆ ڕۆژئاوا باش ئەگەر بۆ نمونە خەڵکی ڕۆژئاوا زیاتر پێویستیان بە کۆمەک و هاوکاریەکان بێت و ئەو چەند ڕۆژی کە دیاریتان کردووە بەڵێ چەند ڕۆژتان دیاری کردو بۆ بوورە بۆ ئەم بڵێ هەڵمەتەکە لە ئێستاە ئەوکو ڕۆژی کۆتایی دیاریمان هەڵمەتەکە کراوەیە لەبەروی ئێمەش ئەزانین بارودۆخەکە بەردەوام لە گۆڕانە لەوانەیە پێویستمان بۆ بێ کە کاتەکەشی زیاتر درێژ بکەینەوەی کە بێگومان لە پلتفۆرمی هەردوو دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی ناوپارێزیشە ئەو درێژکردنەوەی بانگوازی بۆ کرێت دەستان خۆش میژە ڕێک مەبەستەکەمەوە ویستم بزانم ئەگەر کاتێکتان دیاری کرۆ درێژەکرێتەوە یاخودنا ئەی سەبارەت بە هاوکاریەکان لە دەرەوە بەدەمەوە هاتنی خەڵک لە دەرەوەی وڵات چۆنە بووە بەڵێ پێشکەش بێگومان ئەوەی کە ئەیبینین لەبەرەوەی ئێستا لە ئێستادا بێجگە لەم هەڵمەتە چەندین هەڵمەتی تریش هەیە کە بێگومان بەڕاستی بارودۆخەکە لەو شێوازەیە کە هەموو هەوڵێکی زۆر باشە بۆ ڕۆژئاوا هەستەکەین لە هەموو هەڵمەتەکانە و بەتایبەتی لەمەی هەڵمەتی یەکدەنگ بۆ ڕۆژئاواشە هەوڵێکی زۆر باش هەیە هەوڵێکی زۆر باش هەیە لە خەڵکی دەرەوەی وڵات لە خەڵکی ناو کوردستانە کە هەمویان ئەیانێت ئەو هاوکاریانی کە هیانە بیگەنن بەڕاستی بارودۆخەکە بە شێوازێکە کە هەمووی خەمیەتی بۆیە هەمووشی ئەوێت بە بچووکترین شتیش بێ بتوانێت هاوکاریەکانی بگەێنێ بۆیە ئێمە هەڵمەتەکە لە دوێنێ و دەستی پێکردەوە بەڵام لە دوێنێ و تاوکو ئەم ڕۆژ بە دەمەهاتنێکی زۆر باش ئەبینین لە خەڵکەوانێ کە بۆ نمونە هەنێکە زۆربەی کەس تەلەفۆن ئەکا لەکوێ شوێنتان سنووقەکان لەکوێ ئەتوانم ئەو بڕپارە و بڕهاوکاری کە دامناوە دابینی بکەم بۆی بێگومان بە دەمەهاتنی خەڵک زۆر باشە بە هەروەکو پێشنیارێک وەکو ڕای خۆشم لەم خاتونوە تەنها یەک ژمارە تەلەفۆنتان داناوە کە بتوانرێت پەیوەندی بکرێ یاخود چۆن چونکە ئەگەر تەنها یەک ژمارە تەلەفۆن بێ ڕەنگە زۆر لۆدی لەسەر بێ هەموو بەڵکە تەلەفۆن ژمارە تەلەفۆن یەک ژمارە تەلەفۆنی ئاسیامان هەیە یەک ژمارە تەلەفۆنی کۆڕەکیشمان هەیە بۆی بتوانێت هاوکارێکە باشە بە گشتی ناوی شوێنەکانمان پێ بڵێ ئەو شوێنانە کوێن کە سندوقەکانتان لێداناون لە شارەکانی هەرێم بەڵێ ئێمە لە کەرکووکۆ دەست پێکەین لە کەرکووک ئەمڕۆ سنوقی یەکەم دانین ینی ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی لە کەرکووک لە سنتەری ڕۆشنبیری کەرکووکە لە سلێمانی لە بەردەم باخی گشتیەوە هەروەها لە جادەی سالمە نزیک هۆتێل مێهراکۆ دوو سنوقمان هەیە لەو دوو شوێنە هەروەها لە ماجدی مۆڵ دوو سنوقمان هەیە لە فامیلی مۆڵیش دوو سنوقمان هەیە لە ڕەنگەلەری لە سیتی ستار و هەروەها لە سنتەرەکانی چالاکی گەنجانیش کە لە شۆڕش و دەربەنی خان و کۆیە و کەلار و خانەقینە لە هەموو ئەم شوێنانە سنوقمان هەیە و خەڵگەتوانی هاوکارەکانی باشە بەنیازن لە هیچ شارێکی دیکەم سنوقانە دابنێن بەڵێ بێگومان ئێمە بەردەوام سەیری حاڵەتەکەکەین سەیری بابەتەکەکەین ئەگەر زانیمان لە شوێنێکی تر هەیە کە ئەزانی لاوانێ هەڵمەتی تیانەکرابێ کەمپینی تیانەکرابێ و پێویست کاکە ئێمە سنوقمان هەبێ بێگومان ئەو سنوقانەش لەوێ دانین و لە پلتفۆرمی هەردوو لاشە ڕایەگەێنین کە ئەم سنوقەش لەم شوێنە زیاد کراوە باشە خاتونوە باسم لەوە کردیانارە خۆش بە لیژنێک لەوێ وت باس لەوە کرد کە هەڵسەنگاندنەکە کە چیان پێویستە و چیان پێویستە لیژنێگەیە بۆ سەرفکردنی ئەم پارانە لەوێ یاخود لێرەوە ئەم لیژنە ئەنێرن بۆ ئەوێ بەڵێ بێگومان ئێمە ئەم هەڵمەتە ڕاستە بە سەرپەرشتی هەردوو دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی مناڵپارێزە بەڵام بە چاودێریکی ڕاستە و خۆی کە پارێزگای سلێمانی و هەروەها لیژنەی ڕقابەشە بۆیە بێگومان لیژنەمان هەیە هەم لێرەش و هەم لە ڕۆژئاواش بۆی بتوانین بزانین یەکەم شت پێدا ئەو بڕەپارەی کۆیەکەین و بۆچی بەکاری بهێنین دووەمیش چۆن بتوانین سەرفی بکەین کە ئەمە ئەم دوو خاڵە زۆر گرنگە لیژنە هەیە بۆ هەردوو بابەتەکە لیژنەیەگەیە هەڵسەنگاندن بکا بۆ ئەم کەم شتانە کوالیتین باشیت بۆی بزانین یەکەم شت چۆن ئەو بڕەپارەی بۆچی بەکاربهێنین پێداویستەکان چین کە لەو کاتێک کە ئێمە دابەشەکەین زۆر زەرورە و دوایەوەش چۆن بتوانین بەکاری بهێنین
باشە ئەم بڕەپارەیە چەند ڕۆژارێک ئەنێرن خاتون وایە خۆت هەموو ڕۆژێکە پارە دێتە سەر حسابەکە و دەینێرن ڕاستی بۆ ئەمەیان ئێمە چاوەڕێکین تاوکو بزانین هەڵمەتەکە چەند ڕۆژێک بەردەوام بێ دواتە بڕیالی لێین بەتەواوەتیم باشە ئەی داواکاریتان چییە؟ بێگومان داواکاریمانەوەی ئێمە هەڵمەتەکە دوێنێ دەستی پێ کردووە بەڵام هەستەکەین کە بەدەمەوە هاتنێکی خەڵک زۆر باشە بەڵام بێگومان داواکاریمان ئەوەیە کە خەڵک بتوانن چند هاوکاریەکانیان بگێنن ئەگەر بڕێکی زۆر کەمیش بێ بەڕاستی بڕاکە کەمیش بێ بەڵام هێشتا هەر هاوکاریەکی زۆرە بۆ ڕۆژاوی کوردستان تاکو بتوانین زۆرترین هاوکاری کۆبکەینەوەێ بۆی داواکاریمانەوەیە کە خەڵک بچن بۆ بەلای کەمپینەکەوانی و هەروەها ئەو هاوکاریانی هەیەە بگێنن بۆەوێ دەستان خۆش بێ ڕاستێمە هاوکارێکی باشە کە پێشکەش بێمان ڕۆژاوای کوردستان دەکرێت منیش لێرە داوا لە خەڵکی تەواوی هەرێمی کوردستان و ناوچەکانی تری و هەروها دەروی وڵاتیش دەکەم کە چاوداخراونە بن لە بەرامبەر ئەوەی کە لە ڕۆژئاوا ڕوو دەدات کە بەسەر گەنج و پیر و مناڵ و خوشک و براکان و هەروە کوردانی ڕۆژئاوا لەوێ ڕوودات هەر کەس لە توانایدا هەیە لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنی کە دانراوە لەسەر شاشەی کورسات نیوز دەیبینن بتوانن هاوکارەکانی خۆتان پێشکەش بە کوردانی ڕۆژئاوا بکەن کە بەڕاستی ئەمە کارێکی زۆر هاونیشتیمانی و کارێکی زۆر باش و پێشکەش بە مرۆڤایەتی دەکرێت ئەگەر بە بڕێکی کەمش بێت دەستگای میدیای کورسات هەمیشە چاوکراوە بووە دەست ئاوەڵا بۆ لە بەرامبەر ئەو هاوکارانی کە پێشکەش بە هەر کوردێکی دەکات کە تووشی هەڕوو داوێکی نەخوازراو دەبێت لە هەر شوێنێکی دیکەی ئەم جیهانە بن دووبارە سوپاس بۆ تۆ خاتون و ماندوومان کردی لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ تۆ.